سلااوتان لێبێم کاتتان باش من ئەندازیار سازان ڕەوف لێ پرسایی بەشی باخچەکانی هەوارە بەرزە سەر بە بەڕێوەبەرایەتی باخچەکان سەرۆکایەتی شارەوانی سلێمانی. ئەمڕۆ لە بڕگەکەمانە بڕگەی کشتتوکاڵیە باسی گوڵێک دەکەین بە ناوی گوڵی فینکە. ئەم گوڵە تەمەنی درێژەواتە 4 فەسڵەیە بە عەرەبی پێوترێ موعەممەرە. ئەم گوڵە ناوی زانستیەکەی کاثارانتەس ڕۆزس نیشتیمانی ڕەسەنی لە ناوچە ئیستیوایەکان و نیمچە ئیستیوایەکان بووە. دوایی بڵاوەوە هاتۆتە باشووری ئەوروپا، هەروەها دەریای ناوەڕاست و دوای بۆ قاڕەی ئاسیا و ئەمریکا و لەگەڵ ئەفریقا. ئەم گوڵە چەند جۆرێکیە، بەڵام ئەوەی کە زیاتر لە لای ئێمە ئەڕوێت وە کوردستان و عێراق جۆری فینکاکەی بڵێن فینکا ڕۆزس لە لای ئێمە ئەڕوێت کە تقریباً درێژەکەی ئەگاتە 10 بۆ 20 سانتیم، واتە باڵای لە 10 بۆ 20 سانتیم زیاناکە، ڕێگەکەی نزیکە لە خاکەوە، بۆیە بە شێوەیەکی خشۆک بڵاو ئەبێتەوە، کەواتە زیاتر بۆچی بەکارێ بۆ داپۆشینی بەشی سەرەوەی خاک بەکاردێ لەبەری ڕێگەکەشی نزیکە لە خاکەوە. چەند جۆرێکی هەیە، جۆرە باوەکەی لای ئێمە زیاتر گوڵی ڕەنگی مۆر دەرەکات یاخود شینێکی تۆخ، گەڵاکانی بە شێوەیەکی هێلکەیی ڕەنگسەوزی تۆخ دەردەکەون و لە ژینگەیەکی با بڵین گەرم و وشکە ئەتوانێت گەشە بکات چونکە حەزی لە پرەی گەرمای بەرزە. هەروەها لە هەندێک بواردا بەکاردێت لە بواری تەندروستیە بە تایبەتی، وەکو توێژینەوەکان دەریان خستووە لە چەند مادەیەکی تایە ئەم گوڵە، ئەو مادانە لە چارەسەری کیمیاوی نەخۆشی شێرپەنجەی خوێنە بەکاردێن. توێژینەوەکان لە وڵاتی ئەمریکا کراوە لە ساڵانی ڕابردووە، ئەم لەم بوارەیە کە زۆر گەشیان پێداوە بۆیان دەرکەوتووە کە ئەم مادانەی لەم گوڵەتدا هەیە هەرچەنە مادەیەکی سامن، بەڵام بە پێی تۆژینەوە زانستیەکان لە بواری پزیشکیدا ئەتوانێت بەکاربێنێ بۆ نەخۆشی شێرپەنجەی خوێن. حەزی لە خاکێکە کە ئاوی تێدا نەوەستێت و ئاودانەکەشی زیاتر لە دوای خۆر ئاوابوون کە یارمەتی ئایا بۆ ئەوەی زیاتر گەشە بکات و توانرێت بە پێی ساڵ لە ساڵەکەیە بەلایەنی کەمەوە 2 هەتا 3 جار پەیوینی ئەزووی بۆ بەکاربێنین، زیاتر یارمەتی ئایا بۆ گەشە سەندن و جوانتربوونی. و هەروە ئێمە لە باخەکانمانە بەکاری ئەهێنین هەرچەندە شتێکی تا ڕادەیەک تازەیە لە ناو ماڵانە کەمتر بەکارێت، چونکە بۆ زیاتر بۆ داپۆشینی ڕووی خاکە ناتوانێت لە ناو ئینجانەیە زۆر بەکاربێت لەبەر ئەوەی بڵاو ئەبێتەوە. لەبەرەوە ئێمە زیاتر بۆ داپۆشینی خاک بۆ ژێردار یان بۆ تەشکیلەیەک دروستی کەین لەگەڵ جۆری تری گوڵ و نەمامە. هەتا ئێستا وەکو نەخۆشی کە لە لای ئێمە هەیە و چەند ساڵێکە لە ناو باخەکانمانە هەیە، هەتا ئێستا هیچ نەخۆشیکی توش نەبووە، ینی جۆرێکی زۆر باشە کە بەرگی نەخۆشیەکان ئەگرێت، لەبەر ئەوە هیچ مادەیەک و هیچ دەرمانێکمان بۆ بەکار نێناوە، لەبەروی تا ئێستا هیچ جۆرە نەخۆشیکی نەگرێتۆ لای ئێمە. لە ژوورە ناڕوێنێت، تەنها لە دەرەوە شوێنێک بێت هەتاو بیگرێتەوە، ئەشتوانێ هەنێک کات ئەگەر شوێنەکە کەمێک سێبەری هەبێت نەک بە دائیمی واتە لە بەیانەوە تا ئێوارە هەست سێبەر بێنا، بەڵام ئەگەر ناو بە ناو هەتاو لێ بە لە شوێنی ئاوایشە ئەڕوێت. وەک زانیاریەک بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئەم گوڵە ئەتوانێت لە ماڵا بڕوێنرێت، بەڵام لە باخە لە دەرەوە چەند جۆرێکی جیاوازی هەیە لە ڕەنگی گوڵەکانە، ڕەنگی مۆری هەیە، شینی هەیە، پەمەی کاڵی هەیە، سپی هەیە و لەبەر ئەوەی 4 فەسڵە سەوزە، ینی ئەگەر گوڵیش نەکا بەڵام گەڵاکەی هەر ئەمێنێتەوە بە سەوزی، شێوەیەکی ئارام بەخشە ئەبەخشێت، ینی لەبەرەوەی هەمیشە سەوزە ئەتوانی لە ماڵەکانە لە هەندێک شوێنە سوودی لێ وەرگری بۆی هەمیشە تۆ باخەکە و بەشێکی سەوزایی تێبمێنێ. شێوەی زیادکردنەکەی بە شێوەی تۆ زیاد دەکرێت، هەروەها لە ڕێگەی قەڵەمیشەوە زیاد دەکرێت. هەندێک لە توێژینەوەکان ئەڵێن ئەگەر بمانەوێت گەشەی زۆر خێرا بێت بە شێوەی قرتاندنی لقەکانی ئەتوانین بیقرتێنی گەشەی خێراترە بێ.